والله بەپەلەی آخر بەپەلەبوونێکی چۆن مثلا بۆ نمونە ئەوەی کە خۆت وتێ بەپەلەبوونی خاو هەیە؟ هەیە هەیە ئینسان بعضێ جار بەپەلەبوونی خاویشی تووشە بێت دیکە ناکەم لە وڵاتێکان قەزا و قەدەرە. باشە من پرسیارێک لەکەم بۆ نمونە تۆ ئەتێ بەپەلە بگەی بە شتێک بۆ نمونە کەسێک ئەڵێ وەرە تۆ ئەبی بە خاوەنی ئەرزێک ئەتێ زوو ببی بە خاوەنی ئەرزێک بەپەلە یانەوە تا لەسەر خۆ بهێنی؟ وەڵی بەپەلەی باشە کەیتە دەرەوە بۆ ناو بازار بەپەلیتە دەرەوە بۆ ناو بازاریانەوە تا لەسەر خۆ؟ وڵا ئەبێ لەسەر خۆ بێت. خۆ چۆنی؟ وڵای بەسەر خۆ ینی تا ڕادێکی باش باسە یعنی سادە بەپەلی بۆ هەموو شتێکیان بەپەلیم بۆ زۆر شت. بەپەلی بۆ چ شتێک؟ وڵای بەپەلەم بۆ ژیان بەپەلەم ئەمە بکەمە ئامانجی خۆم. چ شتێک واولێکە ئەو نەپەلەبی بووی؟ ئەو ئامانجە چییە؟ وڵی تر سامانە. بەپەلەیە تێ بگەی بە سامانە؟ بەڵێ بەڵێ. باشە ئەگەر ئەم پەلەیە سەری لێتە گایت و نەگەشتی پێی؟ وڵای نەگەشتی بێ هەر شکور بی. سارێکتر لەکەم هەستەکەی حکوومەت پەلەیەتی لەوەی کە ژیانی خەڵک باشکا و بژەی ژیانی مرۆڤەکانی وڵاتە باشکات و خزمەت گوزاری بکڕێتەوە تا بەعکسی خەڵکەکە و پەلەی نییە. حکوومەت بەس لە کاتی دەنگانە بە بەهانای خەڵکەوەی بازێکات. من بەبەست پەلەیەتی یان خاوە. وڵای حکوومەت دەدیکابرا لەوەکوکی سەڵەگەوە ئارخاوە. بەر وڵا بەتەئەکید یعنی سێری کرا ناو ئەم کۆمەڵگایی ئێمە تەسەوورەکەم لە سایە دووی عەسابی دایم یعنی لە سایە دوو ئەمێنێتەوە کە هێمن و هادەئە ئەمە عەدا هەمووی عەسابی دایم تونگە هەمووی یعنی پەلەیەتی خواخۆیەتی زوو شتەکانی بکات یعنی تەواو. وەڵی بەپەلەیە من تەئیدی ئەوە ئەکەم بۆ ئەوە چونکە ئەزانی بۆچی نیوەی هینی کومپانیەکانی خۆیانە لەبە خاتی جێبەکەی گیرفانیان. زۆر جار لە ڕاگەاندنەکانە باس کەسێکی جادە و بازاڕوانە هەڵکەنراوە جادەکە هەڵکەنراوە بەڵام خاوەخاوی تیاکەن. ئەخە خاوەخاوەکە کە خۆ چی بکە ئەمە خۆ حکومەتە و خاوەخەکە ناکە بەڵام من یەکەم تۆیکەی ئەم جادە یا بە مەقاولێک مەقاولەکە خواخوایەتی دووجار فەشەل بێنێ بۆی کەشفی بۆ دەستێ دووجار سلفەی بەنیە ئەجینە گوناحی حکومەتەوەی کە تەنفیزەکە بەڵام بڵم چی من مەقاولێکم کومپانیاکەم خاوەخاوەکەم مانای میلەت خۆی خاوەخاوەکە حکومەت چیە حکومەت چیە وەزیرێکە مدیری عامەکە موافقەتەکە و تەوا بە قەرارێک بەڵام باقیەکەتەوە سەر من و تۆی خەڵکی شار من و تۆی خەڵکی ئەم وڵاتە ئەبێ خۆمان ئیشەکان جێبەجێکەین. لا بەعکسەوە ینی حکومەت ئەو کۆمپانیایی کە ڕائەسپێرە بۆ کارەکانی ینی هەر لە پرۆژێکی خزمەت گوزاری بگێت تا بەسیترین شتی ینی کۆمپانیاکە چونکە پەروەردی دەستی خۆیانە ئەم نەهێمنە ینی ئینسان تەحمولی نامێنێ من هەستەکەم ئەوەی کە هەنێک کاتی ئینسانەکان کە تەحمولیان نییە کەیتر ئەعسابیان دایم گەرمویلاکە ئەو شتانەیەک دەروای لێ ئەکات. تا چەنە کەسەکەی ئەم پەلەکردنی ئێمە لە ژیانە کە پەلەمانە بۆ هەموو شتێک نزیکترمانەکاتەوە لە کاتی مردن؟ بەتەکید بە چونکو ئەزە ئاوڕێ بە دواوە ناینەوە هەموو شێوە پێشینان و توانە شەیتان پەلەی کرد چاوی خۆی کوێر کرد لە پەلەکردن کەس ئیستیفادەی ناکە تەنانەت تۆ سیارەیەکی پێیە سیارێکی بەلا تاڕوا بە سەریعی یەت ئەچی لە سەیتەلەکە لە تاسەکەی گریتەوە لەو لاوە تووشی حادیسەیەگە بێ کەس لە پەلەکردن سوودی نەکردووە بەس پەلەکردن لە یەک شتە لە تەعەت بۆ خوا بەس پەلە لەوایە بکە. چۆنیت؟ پەلەو نییە؟ وڵی لەو نەفەرمەکە پەلەتە؟ ئارە وڵا زۆر پەلەتە؟ وڵی پەلێکی وام نییە ترەوە لەبەر نەفەرەکان کە لەبەر مقابلەکە پەلەتە؟ ئێستا حالیان پەلەم نییە نەوەڵا پەلەتە؟ بە پەلا ڕوویتەوە ماڵەوە یان بە پەلەی بە هێواشی؟ لا لەسەر خۆڕم تا ئینسان لەسەر خۆی بێت لە گرێوە باتەوە لە ژیانە. بۆچی زۆر جار سایق تەکسیەکان یاخو هەموو شۆفێرێک نەک سایق تەکسی ئەیانێ بە پەلە بێنە ناو بازاڕ بە پەلە بڕۆنەوە ماڵەوە بە پەلە بگەنە ئەو جێیە بە پەلە ئەچن بۆ سەیران و بە پەلە ژێنەوە. ئەنجەکانی دەستوەکو یەکنی هەمووی وان نییە. ئەزان بۆچی؟ وڵی ترەوە سایق تەکسی کەوتووی گیان هەشە بە ئیسراحەت دەڕا پەلەی نییە و ژیانی خۆی خۆشە سارەی خۆشی خۆشەوە. پەلەتانە بگەڕنەوەڵەوە؟ بەڵێ زۆر پەلەتانە؟ وڵی تقریبا بەخێرا کەباب بگە ئینشاءڵڵا. جا داوام هەیە لە هەموو جاری وا هەیە ڕێزم هەیە بۆ هەموو برادران برا سایە شۆفێرەکان برادرێک ئەوا بەلایە هۆڕنی بۆ لێغایان تۆزێک پەلەی لێ ئەکا ئەمیش سەبری نییە پەلەکە لە ئەنجامی ئەوا کێشەیە دروستە بێ ئەگەر بە سەبر بێ مشکلەکەش دروست نابێ ئەم ئەنجامەکەی کەسی شتیان ناچێ. جا لە ئیرانە سەبر زۆر شتێکی پێویستە زانایەکی برعربەکانی شەیە ئەڵێ ئەسەبر و مفتاح الفەرح سەبر کلیلی ئیسراحەتە. ئەمە دیمەنێک لە دیمەنەکانی پەلەکردن کەسێک ئەیە بە پەلە شتەکانی بفرۆشێت
هاوڵاتیانیش ئەیانێ بەپەلە شتەکان هەڵگرن زۆر جار بەبێ ئەوەی سیرکن بە جوانی بزانین ئەم شتە ئەم قوماشە باشە یان باش نییە هەڵیەگرن و دوای ماوەیەک ئەڵەن وەڵایی زۆر پەلەمان کرد لەم شت کڕینەیە ئێمە بۆ پەلەمانە لە هەموو شتێکە وڵی تر بەعام کوردی خۆمان کاتی بۆنەکان کاتی جژنەکان دایمە پەلەمانە هەوڵی شتەکانین بە سیر کە دوایش بازار هەرۆکو خۆیەتی تەنها بۆنەکان مەسەن بۆنە بەپەلینە دەرەوە بۆ ناو بازار بەپەلە ڕێنەوە ماڵەوە ئەو بە کوردی خۆمان بەعام پەلەمانە بە پلەینە دەرەوە بە پەراڕین بە بازار کاتمان نییە کاتەکانمان یەکەین کاتیشمان کاتمان کەمە سێرەکە لە داوامینەوەی سە خۆمان مۆزەفی لە داوامینە خۆخۆمانە کاتی هەبێ بچینە بازار و خراپ گەڕینەوە خواردنە حازرکردن لە ماڵەوە زیاتر داوام بکە تاسیری کردوتە ئێمە داوام بۆ نمونە تۆ ئەچی بۆ داوام بەپەلە بەر ئەڕێتە داوام سەرێک دایانیت بەپەلە ڕێتە داوام لە داوام بەپەلەیتەوە ماڵەوە دوای بەپەلەیتەوە ناو بازار هەز ناکەین پەلەکردنا وامان لێکان نزیکمان کاتەوە لە مردن کار بچووکە بێتەوە تایە بالفعل کات زۆر کەمە بێتەوە و بچووکە بێتەوە و بەڕاستی ژیانیش زۆر کورتە بەس خۆمان هەستی پێ ناکەین وڵا زۆر جار هۆکارەکەی ئەگە بڵم بژێوی ژیانە بۆیە پەلەمانە بۆیە پەلەمانە ئەچین بە سەرتاشخانەیەک بە پەلەمانێ سەرمان چاکەین ئەچین دەستێ جلەکڕین بە پەلەمانێ جلەکە هەڵگرین ئەچین نانەخۆین بە پەلە نانەخۆین شەر نیە هەموو کەسەکانەوە یەک بن من بەبەستم تۆ نییە بۆ ئێمە بەپەلین ئەگەر بگەڕێتەوە بۆ کللتورەکەمان یاوا ڕاهاتوونیان هەر ئەو پەلەپەلەی بژێوی ژیان و هۆکار بە دوای ڕاکردن بە دوای نانابوو بێ ئەوە وای لێکردو لە هەموو شەکانە پەلە بکەین ئەڵام دوێنێکە دوێمان دۆزیە شەڵا دوێنە مقابلەکە پەلەتانە لەوەی کە بیدۆزنەوە دۆزیماناتە بە خاوەنەکە پەلەتانە ئارەوەڵا زۆر ئەیەنە بۆ نارتی زۆر پەلەتانە ئەم شو ئەیەنە بۆ نارتی ئارەوەڵا چۆ کاهینی ژن و مێردێکە حەزمەکە زوو بدرایەتە پێیان لەم ئاڵەوەیە بەپەلە ئەم هەواڵەمان پێ ڕاگەێنرا ئێستا کە زۆر جار لە تایتڵی هەواڵەکانە مەسە نووسێ بەپەلە لەم بەرنامی ئێمە بەپەلەی شتێکەوە فەرمو ئەو بەپەلەیە چی هەواڵە دوێنێکە دوو هەیەمان دۆزیێتەوانەی ژن و مێردێکە بە ناوی کوێستان و جەلیلەوە بە ناوی کوێستان و جەلیلەوانێ لە بەردەمی تەلاری چوارباخە جادەی مامەڕیشە جاییەک کوێستان و جەلیل هەیە ئەو کەسێک گەگومی کردو لەوانەیە سەر خۆی بزانێت من لەم کەناڵەوانێ ئەڵێم سەردانی ئێنارتیکە منم ئەم شەوە ئەیبەموانێ بۆ ئێنارتی ئەم لەسەر خۆ نە بەپەلە نەبێوەشی بەس لەسەر خۆ لا چیشێکی گرنگیانەبێت پێی ئێمە بۆ ئێنارتی بێت لە ئێنارتی بیباتەوانێت ئێمەش بەپەلە ئەم ئاگاداریمان بڵاو کردەوە لە سەعات 7:30 بەرنامە دابەزێت پرسیارێک لێکم هەز ناکە ئێمە کۆمەڵگایەکی پەلەمانە لە هەموو شتێکە ناتوانم بڵێم پەلەمە بەڵام ئەکسەرێتی ئیشەکان بەپەلا ڕاست سێگەی تەلەفۆنەکەی بۆ کەسێک ئەیدەیە لەگەڵ یا ئەمەنی تەلەفۆن بۆکەیتەوە تاوەکویەت ئەمەنەوە پەلەش هەستێکی ئیشەکەەوە گرنگیش نییە ڕاستە زۆر جار ئیشەکان بەپەلا ڕات ئەکسەرێت ئیشەکان بەپەلە بووە لە ساری لە خوڕینا پەلایانە بەڵام ئەوەی کە لە یارمەتی خەڵکێکە یارمەتی خەڵکێک با پەلەی نییە کە سوکارێکی نەخۆشی دۆستێکی قەدیمی ئەوانە کەوا پەلەی بێت سەرێکی لێبە یەک دەنێک پەلەی نییە کە لە پاش ساڵە لە پاش 2 ساڵ بینیەوە چاکوچۆنیەکەن پێشوی ئەو دەم کاتەوە ئەم تاوانبارێکە کە 2-3 ساڵە وعدی پیاوە سەرێکی لێبە هێشتا هەر سەری لێ ناوە لەبەرەوە مەسەلەی پەلەکردن یعنی زیادە لە سورعەتە بەڵام ئەگەر سەیری هەموو پێکاتەکانی کەونکەین هەموو بەشێک لە بەشەکانی کەون سورعەتێکی تایبەتی خۆی هەیە کە پێڵێن تەعجیل بە عەرەبیەکەی هەچ کەسێک بە سورعەتی خۆی ئەڕوات لەبەرەوە ئێمە لە ژیانمانە لە ناخواردنمانە لە هەڵسوکەوتمانە لە خوێندنەوەمانە با بۆ سورعەتە بڕۆین کە نەک مرور دیاری کردو کە سروشت و ژیان دیاری کردو بووی بەڵێ لە سەرخۆ و بەهێمنی بۆیە خواستین بەر لە کۆتایی بەرنامەکە بەهێمنی بە ئێوە بڵین کاتێکی شاد یەکتریە بینینەوە تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ